دانیشتوانی گەڕەکی مزگەوتی گەورەی ناحیەی باسرمان ئەوانەی ماڵیان لە باسرمەش نەماوە بانگ هێش کراونەتەوە و یەکتر بینینەوە هەمووانی دڵخۆش کردووە. ئێمە وەکو نوێژ خوێنانی مزگەوتی گەورەی باسرمە هەڵساین بە ئەنجامدانی ئەم گەشتە بەهارە. هەدەف و ئامان زمان ئەوەیە تەنها مەحەبەت و خۆشەویستی و یەکتر دیتن و جەژنە پیرۆزانە و بابەتانەیە. جێگای کەیفخۆشیە لە بۆ مامۆستایانی ئاینی کە لەو جۆرە کات وەخت و ساتانەدا کە ئینسان دێتە ناو ئەو کەسکەتی و ئەو بوهارە و ئەو ئاو و جیا و گوڵ و گولزارە تەبعاً ئینسان دری پێ خۆشە بی و دری پێ فەڕاحە بی و هەم تەعارفە و هەم محبەتە و هەم خۆشیە. بەهرام جەبار ساڵانە دانیشتوانی گەڕەکی مزگەوتی گەورەی باسرما لە ڕۆژێکدا کۆ دەکاتەوە. ئەو دەڵێت ئامانجمان پتەوکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و بەهێزکردنی گیانی برایەتی نێوان دانیشتوانی گەڕەک و بە یەکتر شادبوونەوەی دراوسێکانە. دیارە من بەناوی مزگەفتی خۆمان مزگەفتی گەورەی باسرما ئەو گەنج و ناوانان لەوێن دەرێنە پێیان خۆشە خزمەتی ئەو خەرەکەی بکەنە ئەو مامۆستایە بەڕێزانە لۆ لێک نێزیک بوونەوەی لە ئەوەی ئەو مامۆستایانە هەموو لێک نێزیک بن ئەو خەرکە هەموو لێک نێزیک بتۆچکە هەموو نەوە خەرکن گاز کردیە فەرقن بە یەک بەشەری نەکردیا برایەتین لە هەموو شتەش پێ گەورەترە بەڕاستی بە برایەتی ئەگەینە هەموو شتەشی ئەگەر لە برایەتی دەربسی یعنی بەڕاستی پێن وایە ئیشەکەش سەر ناگری لۆ خواش نییە. هذا إن شاء الله ملو خوان أو خرك جاز كردي وببرات وبإخلاص إن شاء الله لبو خداي جورا. أروح مدير بيكو كوبينو زاتر بو يكتر عشنا بونو زاتر بيكو تحارفي دوباره وسبارة بيكو دانشتين براستي كم زجاج دس خوشي بو ما مستعي مزجوتو كاك بهرام وقشت أو جنزانة كبيكو استاينو. بالنسبة أوش كوا خو إيه شكله خاله إذا بيكان شو بولا تسندان شار يعني لتسندان شار وزيجا مثلا لكويا لا منطقة بعدينا لها مشاركان بجداريان كده يعني وشيك إيشك بلاش تخوش كان مولاي صلي وسلم دائما أبدا. ئەم کۆبوونەوەی دانیشتوانی گەڕەکی باسرما لەسەر یەکخوان تا ئێوارە بەردەوام بوو بە سرود و وتار و قسەی خۆشیان بردەسەر. بەرەو پێشچوونی تەکنەلۆژیا و سەرقاڵی بە کار و کاسبیەوە دۆست و خزمانی لێک دوور خستۆتەوە بەڵام ئەم جۆرە بۆنە کۆمەڵایەتیانەوە دەکات پەیوەندیەکان بە توند و تۆڵی بمێننەوە و بەها کۆمەڵایەتیەکان پارێزراو بن. ئازادەمەراوی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی باسرما.